لە شەشمانگی یەکەمدا دیارە ئەم ساڵ 2019 876 ڕووداومان هەبوو. ساڵەکە ساڵی 2019 1666 ڕووداوی جۆراوجۆرمان هەبووە لە ڕووداوی ماڵان و دوکان و ئۆتۆمبیل و دەغڵودان بە هۆکاری جۆراوجۆرەوە. دیارە لە ماوەی ئەو ساڵە ئێمە توانیومانە دەیان هەزار دۆنم دەغڵودان و لە وەرگە و پوش و لە سوتان ڕزگار بکەین. هەروە توانیومانە دەیان برینداری ڕووداوی ئۆتۆمبیل بگەێنینە نەخۆشخانەکان ڕزگاریان بکەین. بۆ ئەم ساڵ لیژنەمان دروست کردووە بۆ سەردانیکردنی سەرجەم شوێنە گشتیەکان بۆ ئەوەی بزانرێ لەو شوێنانە تاکو چەند ڕێنمایەکانی بەرگری شارستانی جێبەجێ ئەکرێت.